ئاشکرایە مێژووی دروستبوونی رادیۆ لە جیهاندا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1890 و لەو ساتەوە بە خەڵکی ناسێنراوە. هاوکات لەگەڵ ئەم داهێنانەدا دەستنیشانکردنی داهێنەرەکەی کەمێک ئاڵۆزە و زۆربەی سەرچاوەکان ئاماژە بە داهێنەری ئیتاڵی گولیمۆ ماکرۆنی دەکەن و وەک داهێنەری رادیۆ. هەر بۆ ئەم مەبەستەش لە ساڵی 1909 ئەو داهێنەرە خەڵاتی نۆبڵ بەدەستدێنێت و گرنگی بە ڕۆڵەکەی دەدەن لە جیهاندا. لەگەڵ دەرکەوتنی گرنگی رادیۆ لە پرسەنەتەوەیەکاندا و گەیاندنی دەنگی گەلان بە جیهان، گەلی کورد توانی بەشی کوردی لە رادیۆی بەغداد بکاتەوە و هەنگاوەکانی لەم پێناوەدا بەدەربخات. لێرەدا باسێک لە رادیۆی بەغداد دەکەین کە لانکەی لەدایکبوونی میوزیک و ناساندنی هونەری کوردیە و لە 29 کانونی دومی ساڵی 1939 لە بەغدادی پایتەختی عێراق دامەزراوە. رادیۆکە بە زمانی کوردی دەستی بە پەخش کردووە و لە ساڵی 1939 بۆ 1940 تەنیا هەواڵەکان پەخش کراوە بۆ ماوەی 15 دقیقا. لە ساڵی 1941 هەواڵی سیاسی و گۆرانی بڵاو کردوێتەوە و دوای ساڵی 1942 بابەتەکان زیاتر بەرفراوان بوون و هەتا داخستنی رادیۆکە ماوەی پەخشی 18 سەعات بووە. ئامانجی بەشی کوردی رادیۆی بەغداد ئەوە بوو کە پەیوەندی لە نێوان کورد و عەرەب زیاتر پەرەپێ بدەن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەی بەهۆی کەمی ڕۆژنامە و چاپەمەنیەوە دروست بوو. یەکەمین کەس کە سەرپەرشتی بەشی ئێزگەکەی کردووە کامیل کاکەمین بوو. یەکەمین بێژەریش عەبدولقادر قەزاز بووە. هەروەها بۆ کەڵک وەرگرتن لە هەواڵ و ڕووداوەکان بەشی ئینگلیزی کرایەوە و بەرهەمەکان لە ئینگلیزی لەلایەن ڕەشید نەجیب و ئەنۆر سایبەوە دەکران بە کوردی. لەگەڵ ئەمانشدا مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەک زمانزەن کاری دەکرد و کارەکانی لە سۆنگی دڵسۆزی و نیشتیمان پەروەری بڵاوی دەکردەوە. لە ساڵی 1956 هونەرمەندی هەڵکەوتوو مامۆستا قادر دیلان چووە ئێزگە و سەرپەرشتی ڕاستەوخۆی تیپی میوزیکی دەکرد. بۆ یەکەمین جاریش تیپێکی تەمسیلی لە سەردەستی مامۆستا ڕەفیق چالاک دامەزرا بە ناوی تیپی تەمسیلی بێکەس. لەگەڵ ئەوەشدا چەندین کەڵە هونەرمەندی دیاری کورد لەو رادیۆیە توانیمیانە ڕۆڵی خۆیان بخەنەگەڕ کە یەکێک لەوانە هونەرمەندی نەبەر مامۆستا حەسەن زیرەک بووە. ئێزگەی کوردی تا دواساتەکانی کارکردن زیاتر لە 5500 شریتی گەورەی هەبوو، بەڵام دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری سەددام ئێزگەکە تاڵان کراوە. دەیان بەرهەمی گرنگی رادیۆکە لەناو چوون.